بەڕاستی هاوڕێیان لەو دووسێ ڕۆژەی بیتکۆین زۆر نزمبوونەوە و هەڵکشانی بەخوای بینی و ئێمەش لە فرسەتە زۆر ئیستیفادەمان کرد لە داکشان و هەڵکشانی نرخی بیتکۆین واتە نزمی و بەرزی دراوی ئەلکترۆنی بیتکۆین کە هەروەکو شاهیدن لەناو چەنێلی سیگنالی تەلەگرامی VIP ئێمە کە شێوێدی تارگێتەکەم بەیەوەدا کە فول تارگێت بوو بەڕێزان لە ماوەی 3 کاتژمێرە هەروەکو لێرانە دەبینن 1 دقە بەڵێ هاوڕێیان لێرانە کە 3.2% قازانجی بەخشی واتە تقریبا 3.5% کە ئەمە زۆر باش بوو چونکە ئێمە لەگەڵ هەڵکشان و داکشانی بیتکۆین بەڕاستی کە ئەو ماوەیە زۆر نزمی و بەرزی بەخوا دەبێنێ ئێمە بەڕاستی قازانجی باش لەناو سیگنالەکانی چەنێلی VIP تەلەگرامی ئێمە دەکەین و بۆ بینەران بڵاوەکەنەوە بۆ ئەوەی بەڕاستی هەموو ڕۆژانە 30-40 دلارتان هەبێ لە ڕێی ئەم سیگنالانەوە و دیسانەوە کە من شێوێدی بەڕێزانم دوو سیگنالێدی بوو ماوەی 4 بوو 6 مانگیم بەیەوەدا لەناو چەنێلی VIP تەلەگرام کە گوتمەگە بوو 4 بوو 6 مانگ ڕایگرن بەڕاستی قازانجێکی باشە بە یەکێکیان ئادا بوو و دراوی تریش سۆڵ بوو کەوی 3% واتە شێوێدی بەڕێزانم 8 9 10 11 تقریبا 11.5% لە ڕێی ئەو سێ سیگنالەکە بە ئێوەمدا ئەگەر لەگەل ئێمە بەشاریتان کردبێ بەڕاستی قازانجتان کردووە بەڕێزانم ئێمە سیگنالەکانی 97-98% لەناو چەنێلە دانێ کە ئێوە بەڕاستی لەناو چەنێلی VIP ئێمە قازانجیەکەن بەڵام یەک تێبینیم هەیە بۆ ئەو کەسانەی کە داوایان کردبوو من ئەمڕۆ ڤیدیۆی شۆرت و لۆنگی بە تایبەتی سێ تارگێتی لەسەر و کیکسی بۆ مۆبایلی دروست بکەم من داوای لێبوردن لە ئێوە دەکەم چونکە بەڕاستی زۆر ئەمڕۆ بە ئیش بووم چ بوومە شوێنێک و نامتوانی ئەم ڤیدیۆی دروستکەم دڵنیا بنیان ئەو شەوە یان سبەی ڤیدیۆکەی لەناو چەنێلا دانم بەڵێ هاوڕێیان هەروەکو دەبینن کە ئێستاش تارگێتەکەم بڵاو کردەوە لە کاتژمێر 6:40 دقیقە هەروەکو دەبینن کە ئەویش تارگێتی یەکەمی بەزاندووە و 0.7% قازانجی داوە واتە من تعدا ئەەکەم تارگێتەکانی ئێمە ئەوەی کە لە چەنەلە VIPەکانە من تعدا ئەەکەم هیچ چەنێلێک ناتوانێت وەکو چەنێلی ئێمە بەڕاستی سیگنالی 100% بۆ کاربەرانی هەبێت هەروەکو ئەو ڕۆژ بیتکۆین یابیرم بەڕێزانم کە بە 28 و بە نزیکەی 28400 دلار معاملەی پێکرێ و مارکت کەپی زۆر باشە کە ئێستا 548 میلیارد دلارە و مارکت کەپی ڕۆژانەی وەلۆمی 24 کاتژمێری ئەم درەوە وەلۆمی کاتژمێری ئەم درەوە 21 میلیارد دلارە کاروەکو دەبینن لە ماوەی یەک ڕۆژە بەڕێزانم کە ئێمە زۆر ئیستفادەیەکی زۆرمان لەو هەڵکشان و داکشانی بیتکۆینمان کرد چونکە هەروەکو گوتم سیگنالی باش لەناو چەنێلی VIP ماندانە ئەمە بە تایبەتی بۆ ئەوانە باشە بەڕێزانم کە هەتاین لەناو چەنێلە چونکە بەڕاستی ئێمە باشترین سیگنال بەیەوەدەن بۆ ئەوەی لایانی کەم مانگانە 35 بوو 40% بە کوی گشتی لە ڕێی سیگنالەکانی ئێمەوە خێر بکەن بەڵێ هەروەکو چارتی بیتکۆینی دەبینن کە لە ماوەی یەک ڕۆژە ئێمە توانیمان نزیکەی 4% لە ماوەی یەک ڕۆژە قازانج بدەین بۆ کاربەرانی VIP چەنێلی تەلەگرامی ئێمە بەڵێ بەڕێزانم ئەمەش بیتکۆینە نازانم من تحلیلێکی تر بۆ بیتکۆینی دەکەمەوە بە شێوەی عملی بۆ ئەوەی بزانین کە لە داهاتوودا بیتکۆین چی لێدێت و ئێمە چۆن دیسانەوە قازانج لە ڕێی سیگنالەکانی بیتکۆینەوە وەربگرین بۆ ئەوەی ببورن تارگێتەکانی بیتکۆینەوە وەربگرین بۆ ئەوەی زیاترین کاربەرانی VIP ئێمە بتوانن قازانجێکی باش لە ڕێی بیتکۆینەوە بکەن ئیتر هیچ نەما خواتان لەگەڵ